خەریکان بەشی دوانی کوڕەکە دەست پێ دەکات. با کاکە بۆ بکەن بۆ گەشەشتنیەوە. باش خۆم خۆشحاڵ بزانم لە ئێوارەشۆڕێکی وەگەڵۆدا بەدیداری شادە بوو لە لەم ڕۆڵە جوانەی چێتی نووسەران لەگەڵکردنەوەی چێتی نووسەران بۆ گەنجەکان بۆ هاوڵە گەنجەکانمان هاوڵێکانمان زۆربیان لەمە گەنجترن جێگەی خۆشحاڵیە نیشانەی یەکتر قبوڵکردنە هەنگاوی شەڕۆشنبیری جوانە کە ئەگەر لە دنیاکانی دیکە و وەسەڵەکانی دیکەی وڵاتەکەماندا ئەوە بەرقرار دەبێ ئەو لە یەکێتی نووسەران بە قەڵەم جوانەکان سەرماندیان کە ئەوانیش نەک ئێستا وەکو ساڵانی ڕابردووش چەندین کۆڕیان بۆ نووسەرە گەنجەکان و شاعرە گەنجەکان سازداوە لەم قاعەیە ئەم بینایە دەرخانکرانە بۆ خستە ڕووی توانە ئەدەبیەکانی نووسەران و شاعرانی گەنج. ئێمە قسە لەسەر لەم کۆڕەدا قسە لەسەر کتێبی نووسەرێکی گەنج ڕاگەیەنکارێکی گەنج لەناوی ئازادایزە کتێبەکەی ناوی کۆپەری وتەچنە کە باز لە ژیانی هونەری و ئەدەبی باز لە قەڵەمی چەند نووسەرێک و چەند شاعیرێک و چەند هونەرمەندێک و چەند گۆرانینوێژێک دەکات. زمانی نووسینی ئەم کتێبە هەموو دەزانین زمانی کوردیە و نەک لە زمانی کوردی بەڵکو هەموو زمانێک لە جیهاندا زمانی نووسینی جیاوازە لە زمانی ئاخاوتن. ئەم هەم خۆ وەکو نووسەر و وەکو ڕاگەیەنکار شێوازی نووسینی ڕاگەیەنکار و شێوازی نووسینی نووسەرێک کە بە ژانری پەخشانە نووسن جاوەڕانی ئینتارێک دەنووسن جاوەڕانی یادداشتێک بیرەوەریە ڕێکۆرداژێک خوێندنەوە لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی هەن دەیخەنە ناو چوارچێوەیەکی تێبێکەوە. کۆرسەکان بەڕاستەوەیە زمانی نووسین زمانێکی ئەدەبی جیاوازە لە زمانی ئاخاوتن، ئاستێکی بەرزترە لە زمانی ئاخاوتن. ناونیشانی خوێندنەوەمان شیکردنەوە و کۆنکردنەوە لەسەر ئەم کتێبە ئەرکە ئەدەبیەکانی زمان جگە لە وەزیفەی گەیاندن جگە لە وەزیفەی تێگەیشتن و ڕاوکردنی ژیان ڕۆژانەمان بە ئاخاوتن ئەرکێکی دیکەی هەیە لە نووسینە، ئەرکێکی گەورەتر و فراوانتر هەیە لە نووسینە، ئەرکێکی ئەدەبییە. لە هەرە گرنگترین ئەو ئەرکە ئەدەبیانەی کە ئازادایز لە کتێبی کۆپەری وتەچندا سپاردوویەتی بە نووسین، سپاردوویەتی بە زمانی نووسینی کتێبەکەی لە چەند ئەرکێکە کورتی دەکەینەوە لە گرنگترین ئەرکە ئەدەبیەکانی ئەرکی هەڵبژوورە و ئەرکی هانەری، ئەرکی هاوڵی، هەروەها ئەرکی سەرچاوی، ئەرکی مێدازمان. ئەگەر یەکە بە یەکە باسی ئەو ئەرکە ئەدەبیەکانیانە بکەین کە بە زمانی سپاردووە، بە
زمانی نووسینی سپاردۆرگان کتێبا بعد ئەرکی هەڵچوونەوە دەست پێ بکەین ئەرکی هەڵچوون بەبەست مادەکان تۆڕۆبوون نییە هەڵچوونێکی سۆزدانی بێت جوڵانی سۆزی خوێنە سۆزی وەرگر بینە جا ئایا بە قەسەمکردنی بێت لە موسەرەوە بۆ وەرگر خوێنە بینە دیسەرە یاخود دەربڕینی خودی خۆی بێت لە نێرەدەوە لە نووسەرەوە بۆ وەرگر یاخود فەرمانێکەکە ئەڵێ وەرن بە ئەوە بکەین یانەوە تا ڕێز لە هونەر و ئەدەبی کەسایەتیە بگرێت نووسەرێک بگرێت ڕێز لە هونەر و ئەدەبی هونەرمەندێک بگرێت و هەمەدا کە زیاتر بەهای ئەو نووسین و بەهای ئەو دەبوو هونەرەی بزانێت یاخود هەواڵێکمان پێ دەدا لەبارەی بابەتێکی هونەر یا بابەتێکی ئەدەبی بەلاپەڕەی 21 و 30 ئازادبانیز ئەرکی هەڵچوونی بە زمانی نووسینی داوە چۆن بەلاپەڕەی 30 یەکێک لە بوونەکان باس دەکەین ئەرکی هەڵچوونی بە زمانی نووسینی داوە بەلاپەڕەی 21 و 30 داوەکان یەک نمونەوە دەکەین لەبەر کورتکردنەوەی کاتەکە باسی هونەرمەندی گۆرانیبێژ خاتومەرزیانەکە خاتومەرزیەکانی دەکەین چاپێککەوتنی لەگەڵا سازداوە وەکو ڕاگەیەنکارێک ئەو ڕێکوەتاژ چاپێککەوتنەی هێیاوە بە حکمەوەی خۆی نووسەرە هاتووە بەرگێکی ئەدەبی چەوەڕەتری پێبەخشیوە و سوێندەرا و جوانسێوەی تێدەکەوە باسی ژیانی هونەری ئەم خانوە هونەرمەندە گۆرانیبێژە کورداکە خاتومەرزیەکەی و بامان دەکێشێ بۆی ڕێز زیاتر لە هونەرەکەی بگرین و تێبگەین کە بیرمان دەکاتەوە کە لاپەڕەیەکی هونەری جوان و خەرمانێکی دیکە چۆتە پاڵ خەرمانی هونەری میلەتەکەمە هەروەها لە لاپەڕەی 62 بە هەمان شێوە نمونەیەکی تر ئاماژە پێ دەدەین تەواو زانیاریمان پێ دەدا لەسەر ژیانی حەسەن زیرەک مامۆستا حەسەن زیرەک ئەو دەنگەڕەسەنەی کە لە هونەری کوردیدا دەنگێکە قەت لەبیر ناچێت کە باس لە هونەری کوردی بەگشتی وە هونەری گۆرانی دەکەین بە لە هەموو شتێک حەسەن زیرەکمان پێ دەخاتەوە و نووسەر ئاهێن بۆ سەردەمی بەدەست چوارەکات و هەر ئەو ناویشانە ناویشانی لەوە حەسەن زیرەک لە ناوکارێکە ئاهێن بۆ سەردەمی لەدەست چوو ئەگەر کۆپیەیەکی ئاماژە پێ بکرێنەوە نووسەر دەڵێت بەتایبەت گۆرانیەکانی سەردەمی ڕاوی کرماشانی لەلایەکی ترەوە دەرباسی هونەری ڕۆحی و دانیشتنی ماڵان و ئاهەنگەکانیشی بکەین دیستانەوە نابێت یەکێک لە نێشانە بەتوانەکانی دەبێت بکەین کە ئەویش قودرەتی قادری یا قودرەتی ئابایی کە خۆشبەختانە تاکو ئێستاش لە ژیان ناماوە وەکو شایەت خاڵ ئەمەژە پێدا ئێستا لە ژیان ناماوە پێمە زۆر بەوار نازانێت سبەیەکی بە حەسەن زیرەک دەڵێت
هەروەگاتێکی لە ناوەڕاستی ساڵانی پەنجاکانی سەدەی ڕابردوو دێتە ماڵی ئەحمەدی سۆفیکەریم لەو وێگایەوە لەگەڵ کەسانی وەک حەمەی حەمەداقی و عەبدولی حەمەداقی ئاشنا بوو. عەبدولی حەمەداقیش لە ژیانەوە حەمەی حەمەداقیش لە ژیانەوە زائیدە ئەحمەدی سۆفیکەریم و قدرەتی قادری قدرەتی ئاغایی ئەم شارتاوانە بۆچی باسەکان کە لە نزیکەوە ئاگاداری هەنگاوەکانی مامۆستا حەسەن زیرەک بوو. ئەم ئەرکی هەڵجوورە سۆزی خوێنە سۆزی ئێمە ڕائەکێشێت بۆ حکومەتی مامۆستا حەسەن زیرەک کە ئەم ئەرکەی بە زمانی نووسینەکەی بەخشیوە. ئەرکێکی دیکە ئەرکی هاگەری حامدانی ئەو کەسەی کە عێبارەیەوە نووسیوە و کەسە نووسینەکانی و خوێنەرەکان خوێنەری ئەم نووسینە ئەم کتێبەکە لە لاپەڕەی سێحەوتدا ئەرکی هاگەری بە خوێنەر دەبەخشێت و ئەرکی هاگەری بە زمانی نووسینە بەزێت بەڕێی ئەو ئەرکی هاگەریەوە کە زمانی نووسینەکەی بای کردووە وا لە خوێنەر دەکات کەرامە کێشێت بۆ وڵاتی بابەتەکە و ڕەواز دەدات بە بابەتەکە بۆ نمونە باسی محەممەدی مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەکات باسی ژیانی ئەدەبی محەممەدی مەلا عەبدولکەریمی مودەڕیس دەکات و سەرنج و سۆزی خوێنەر ڕائەکێشێت بۆ نمونە لە بەشێکی نووسینەکە نووسەر ئەڵێت نووسەر ئەنووسێت لێرەدا باسی شیرینخانی هاوژنی ناکرێت باسی شیرینخانی هاوژنی نەکەم کە چەند ساڵ بوو لە خۆشیەدا بۆ یەک چرکەش ئامادە نەبوو کاکە حەمە بەجێ دەڵێت نمونەی ژیانی بەوەفای وەک شیرینخان زۆری لە کۆمەڵگەش ئەم زمانی نووسینە ئەرکێکی هاگەری ڕەشێت هەم بە نزیکترین کەسی محەممەدی مەلا عەبدولکەریمی مودەڕیس کە هانی بنا لەسەر ئەو وەفا و ئینسانیەت و بۆ وەفا بوون و لەگەڵدابوونە کە بۆ یەک بەحسە بەجێ نێشتوە ئەمە هەم هانی ئەوە دات و هانی هاوسەرەکانیش دات کە ئەگەر هاوسەرەکانتان تووشی نەخۆشیێت و تووشی لاگرانیەکیشیان بوو پشتی تێمەکەن و لەگەڵیدا بۆ وەفا بوون لەگەڵیدا بمێنەوە. ئەو ئەرکی هاندانە بۆ خوێنەرە بۆ وەرگرە بۆ بینەرە بۆ ئیسەرە کە ئەمەش ئەرکێکی دیکەی ئەدەبیانییە کە بە زمانی نووسینی دەبەخشێت بنووسە. ئەرکێکی دیکە ئەرکی هاوڵەوی لەگەڵ هاوسۆزی تۆ هاوسۆزی کەسێک دەکەیت کارەکەرێک دەکەیت کە لەناو ڕووداوێکدا لەناو بارودۆخێکدا بۆ لە لاپەڕەی سووسێت باسی هونەرمەند خاتوتۆ ڕەزازێنە لە چاوپێکەوتنی نووسەر و شاعر و هونەرمەندەکان هاتوو ڕەزازی زۆرترین پرسیارێک بۆ بەڕووبەتەوە لەلای ئازادبایزەوە لەلای نووسەر و ڕاگەیاندنەکان نووسەری ئەم کتێبەوە زۆرترین پرسیاری ئاڕاستەکان و ئاگادارکردنەوەی ئێمەی خوێنەرە تاکو پەیامەکە داوە بەرجەستە بێت کە یەکێک لە پرسیارەکان ئەو وەکو ڕۆژنامەی نووسێک لە ڕۆژنامەی ئالەمە یەکێک لە پرسیارەکان
نووسەر دیاری کردووە لەسێر لە نێوان دوو بوونەرمەندی وەک ناسرێ ڕەزازی خۆشکردوو و مەنزەتەکەکیدا وردەکاری هاتە هەراوەی ئەم دەنگە هاوڵەیە چی بوو؟ دەیەوێت دەڕێ ئەو پرسیارە زۆرانەوە دەڕێ ئەو خاڵانەوە کە ئەکیهاندری بە زمانی نووسی نەسکەیە ئەو دەنگ و کاردانەوانەی کە لە کۆمەلگاوە بەرامبەردا بەرهەمە وەرەیەکانی هاتووبەری هاوسازی ئەو دەنگانەی ئەو باس و حاسانەی کە لەبارەی بوونەکەیەوە لەبارەی ئەو گۆرانانەیەوە دروست بووە کردێتی بە پرسیار پرسیارێکی تر گوتنی گۆرانی پۆپی کلاسیک لە شێعری سوارەی ئیلیخانی زاغی تیادا بەکارهێنراوە چیرۆکەکەی بۆ چی دەکەنەوە؟ پرسیارێکی تر هەست چۆن بوو لە ساڵی 2012 لە ئاهەنگی هاوسەرگیریدا باوکی کاردەردا کۆلاییان ئەو گێرێ ئەو پرسیارە بە مەبەست دەیکات ئێوێ دایکان و باوکان هەم بدات بڵێن ئەگەر چەکەتان شووی کرد زۆر ئاساییە بەشداری ئاهەنگەکەی بکەن گۆرانیشی پیاوەڵە ئەگەر بەنبەن یان ئەگەر بەرێکی گولەییتان هەیە بەهەیەکی هەدەفیتان هەیە دا ئاهەنگەکە بە شانازیەوە بەشداری بکەن نەڵێ بەڵام چەکەمان شووی کردووە ئەگەر شووی ئێمە چین بۆ ئاهەنگەکەی چۆن دەبڵاتێت لە هەمێک دەشتەشتێنی چۆن دەبڵاتێت ئەوا بە سەقی مشارەکە بکەین لە ئاهەنگی هاوسەرگیری کچەکەمان ئەو ئێوێ ئەو ڕێچکەیە بشکێنێت و ئەو دەقەکردویە گۆرانکاری تیا بکات گۆرانکاری بە ئەمپاری وەچەرخان و گەشەپێدان چونکە هەندێک وەرگەی کەلتوری هەیە ئەگەر وەچەرخانی نەکەیت دەبێتەوەی پێشخستنی کەلتورەکەمان کەلتوریش شتێکی کۆنکرێتی چەسپان نییە سەداسەدەی قابلی گۆرانیە لەگەڵ پێشکەوتنی شایستانیەتی کۆمەلگاکان تویش قابلی پێشکەوتن و گۆرانکاری بە ئاقاری پێشکەوتن نەک بە ئاقاری بەدادکردن ئەم ئاگرەی حاڵەتەویە بە زمانی نووسی ئەسپێرێت ئەمە چی؟ ئەمە نووسەری ئەمجدە ئەرکێکی دیکە ئەرکی سەرچاوەیە ئەرکی سەرچاوەیە بە زمانی نووسی دەستپێری واتە چی؟ شتێکێ لە ئەدەبیاتدا بەناوی بە ئینگلیزی کۆنتێکست بە کوردی دەوروبەری ئاخاوتن یا دەوروبەری نووسی ئاهەنگی سیاقەکە بۆ نمونەدا لە ئەوەی شلوحەوە نووسەر سەرچاوەی بە زمانی نووسینەکەی ئەسپێرێت جەخت لەسەر سیاقی کەسایەتی بنەری ئەکاتەوە باز لە کەسایەتی بنەری ئەحمەد سالار مامۆستا ئەحمەد سالار زۆر جەخت لە کەسایەتی مامۆستا ئەحمەد سالار ئەکاتەوە ڕۆڵی ئەحمەد سالار مؤەکی مامۆستا ئەحمەد سالار وبدەیەکانی ئەحلەکانی لە دەوروبەری ناو وەسەطی هونەریە و لایەنە پەیوەندیانەکان لایەنە فەرمیێتەکان تا چەند کەسەکەم بەدانەی خزمەتکردنی هونەری کوردی بە گشتی و هونەری شاعر و هونەرەکانی دیکە هەیە دایانەکەن ئەرکی پێنجەمی ئەرکی پێنجەم بەرەکەنەکەەکانی زمان ئەرکی نێتا زمان ئەرکی نێتا زمان جەخت لەسەر کۆدەکانەکە بەڵێنەکانی زمانی ئەدەبی کۆمەڵی کۆدی کۆمەڵی داری هەیە کە بۆمکەرەوەیە بۆ کۆمەڵی مەردوی و مەحرام دەلالات بۆ نمونە ئەمە بابەتی زمانە کە مە قسەی لەسەر دەکەم شیکردنەوەکانی من کۆکردنەوەکانی من ئەرکی نێتا زمانیە بە زمانی بەخشن
کاتێک کە ئازادپارێز باس لە هونەرمەندێک دەکات باس لە ژیانی هێنداوەکانی و کۆمەڵەکانی دەکات هونەرمەندەکانی دیکەش سوێنە بدەن چیتی سەر بن هاگیان دەدات کە لەسەر ئەو وێچکەی ئەو بەردەوام و خزمەت بە هەمووی کوردی بکەن بە ناڕاستەوخۆ کۆدێکە معاناتی ژیانی هونەری کەسایەتە هونەریەکان کەسایەتە ئەدەبیەکان شاعران و شانۆکاران کە باسی خۆشی ناخۆشیەکانیان دەکات سەرکەوتنەکانیان دەکات بە ناڕاستەوخۆ هەری خەڵکدا باڵی بەهرەی هونەری و ئەدەبیاتێدا ئەوانیش خزمەتی زیاتری ئەدەبیات و هونەر بکەن کەمەش ئەرکێکی نێتا زمانیەوە ئەرکی سەروی زمانی ئاساییە کە بە زمانی نووسین دەبەخشێت ئەرکی ئەدەبی واتە فۆرمێکی جوانە لە نووسیندا جیاواز بە فۆرمی ئاخاوتنی قسەکردنی ئاسایی بۆ شاناوەکەیان تیشدار بە قسەی ئاسایی بەڵێنێ بەڵام ئەو فۆرمێکی جوانتر لە فۆرمی ئاخاوتنی قسەکردنی ئاسایی بۆ شاناوەکانی هێناوە لە نووسیندا کە چەند کۆپیەک لەو کتێبە بۆ خوێندنەوە و هەروەها واتایەکی باڵادەست واتایەکی دەوڵەمەند وشەکان زیاتر لەو ماگەرە زمانیان باب کردووە زانایەکی زیاتر لە ماگەرە زمانیان باب کردووە لێرەدا پێنج ئەرک لە ئەرکە ئەدەبیەکانی زمانمان باس کرد لە کتێبی کۆڵەری بەچینی نووسە بۆ ڕاگەیەنگار ئازادپارێز لەبەرەوەی داپەشۆکە خەلەری دەنجی هەبوو دەنگەکەی نەهێنا ئیسلام بە داپەشۆ چاوپێکەوتنی دەم و بەنی کۆمەڵێک کەسایەتی هونەری و ئەدەبی بارز بەڵا هەنێ وەسەتی هونەری ئەدەبی ملەتەکەمان گوێ لە مەقالە لێدوانەکانیان بگرین کە باس لە خەڵەمی ئازادپارێز دەکەن باس لە هەنگاوە گوێلەکان دەکەن باس لەوە دەکەن کە ئازادپارێز خەڵکی نەتەوەیی هونەرمەندی نەتەوەیی نەتەوەپەروەر ئەدیب و شاعیر و نووسەری نەتەوەپەروەری چەند خۆشویست و چەند مشتاق بۆ بچێتە دیداریان داخۆنەوەتانی دەم و ڕەنی هەیانی ئەوان بگەین بە ئێوە بەسەر داوا بە ئازادپارێز دەکەین ڕاوبۆچوونی خۆی لەسەر ئەم بابەتە خوێندنەوە و شیرکردنەوە و ڕوونکردنەوەی وێن لەسەر ئەم بابەتە هەموو وەکو خوێنەرێک شیکاری و ڕوونکردنەوەم داوە و پشتری بە یەکێک لە سەرچاوەکان وێنە خۆم هێناوە سەرچاوەکانی ترم نەهێناوە کتێبێکە بەناونیشانی ئەدەب و ڕێبازەکانی ئەوروپی کوردی پرۆفیسۆری یاریدەر عەبدولقادر حەمەدی محەممەد لە کۆلێژی زمان بەشی کوردی زانکۆی سلێمانی هەر لەسەر ئەرکی زانکۆی سلێمانی چاپ بووە کاتۆلێکێکە لە سەرچاوەزە و متمانەتێکراوەکان لە توێژینەیەکی متمانەتێکراوە کۆچی داوا دەکەن لەو کتێبە و سێ کتێبی دیکەش وەرگرتووە کە لەبەر بەبووی دەرفەت ناسخۆنەوە باسی ئەو سەرچاوانە داوا بە ئازادپارێز دەکەین بفەرمێ ڕاوبۆچوونی خۆی بەخاتەوەی داعی سەرکردنی ئەم فۆرمێکدا